جوانەکانم، هیوای باشی و سەلامەتی بۆ هەمووتان. خنجیلەکانم ئەمڕۆژ وانەیەکی دیکەی کوردی دەخوێنین کە ئەم وانەیەشمان وانەی وەرزەکانە کە لەم وانەیەدا ئەوە فێر دەبین کە هەر ساڵێک چەند وەرزە و هەر وەرزێک چەند مانگە و هەروەها ناوی مانگەکان بە زمانی کوردی فێر ببین. گوڵە جوانەکانم، هەر ساڵێک لە 4 وەرزی جوان پێک دێت. ناوی وەرزەکانیش بەهار، هاوین، پاییز، زستان. ئێوەش لەگەڵ من بیڵێنەوە. هەر ساڵێک لە 4 وەرز پێک دێت، وەرزەکانیش بەهار، هاوین، پاییز، زستان و هەر یەکێکیش لەو وەرزانە لە 3 مانگ پێک دێت کە هەر مانگێک و ناوێکی خۆی هەیە و سەرەتا لە وەرزی بەهارەوە دەست پێ دەکەین. وەرزی بەهار وەرزی ژیانەوەی سروشت و وەرزی گەشت و گوزارە و بە خۆشترین وەرز دادەنرێت لە لای زۆربەی خەڵک. لەم وەرزەدا گژوگیا سەوز دەبێت و کانیاوەکان پڕ ئاو دەبن و چەندین گژوگیا و میوەی بەهاری دەڕوێن و پێدەگەن، لەوانەش ڕێواز، چوالە، هەڵووژە کە ئەمانە چێژ و تامێکی تایبەتیان هەیە. هەروەک وتمان هەر وەرزێک لە 3 مانگ پێک دێت. 3 مانگی بەهاریش ناویان نەورۆز، گوڵان، جۆزەردان. ئێوەش لەگەڵ من بیڵێنەوە. مانگەکانی بەهار ناویان نەورۆز، گوڵان، جۆزەردان. و پاشان دەچینە وەرزی دواتر. وەرزی دواترمان وەرزی هاوینە. هاوین یەکێکە لە 4 وەرزەکەی ساڵ و لە هەمویان گەرمترە. لە هاویندا خۆر دەدرەوشێتەوە. لە کوردستان لە وەرزی هاویندا باران نابارێت، بەڵام چەندین میوەی جۆراوجۆر پێدەگەن وەک ترێ، هەنجیر، شووتی و چەندین میوەی دیکە پێدەگەن. هەروەک وتمان هەر وەرزێک لە 3 مانگ پێک دێت. مانگەکانی وەرزی هاوینیش ناویان پوشپار، خەرمانان، گەلاوێش. ئێوەش لەگەڵ من بیڵێنەوە. پوشپار، خەرمانان، گەلاوێش. ئەمە ناوی مانگەکانی وەرزی هاوینە. پاشان دەچینە وەرزی دواتر. وەرزی دواتریشمان وەرزی پاییزە. پاییز یەکێکە لە 4 وەرزەکەی ساڵ و لە دوای وەرزی هاوین دێت. لەم وەرزەدا ماوەی شەو و ڕۆژ یەکسان دەبن و کەش و هەوا بەروساردی دەڕوات و تیایدا گەڵای دار و درەختەکان ڕەنگی زەرد و پرتەقاڵی دەپۆشن. ئەم وەرزەش بە هەمان شێوەی وەرزەکانی تر لە 3 مانگ پێک دێت. و 3 مانگی پاییزیش ناویان ڕێزبەر، گەڵاڕێزان، سەرماوەز. ئێوەش لەگەڵ من بیڵێنەوە. ڕێزبەر، گەڵاڕێزان، سەرماوەز. کەواتە ئەمە ناوی 3 مانگی پاییز بوو. وە دەچینە وەرزی دواتر. ئەم وەرزەشمان وەرزی زستانە. زستانیش بە هەمان شێوە یەکێکە لە 4 وەرزەکەی ساڵ و لە دوای وەرزی پاییز دێت. لەم وەرزەدا شەو درێژ دەبێت و ڕۆژ کورت دەبێتەوە. ئەم وەرزە بە ساردی و سەرما جیا دەکرێتەوە و وەرزی بارینی باران و بەفر و ڕەشەبای سارد و زریانە. بەڵام لەگەڵ ئەوەشدا
لەم وەرزەدا چەندین میوەی جۆراوجۆر پێدەگەن وەک پرتەقاڵ، سێو، ئەڤۆکادۆ و بە هەمان شێوەش ئەم وەرزە لە 3 مانگ پێک دێت. 3 مانگی وەرزی زستانیش ناویان بەفرانبار، ڕێبەندان، ڕەشەمێ. ئێوەش لەگەڵ من بیڵێنەوە: بەفرانبار، ڕێبەندان، ڕەشەمێ. ئەمەش ناوی 3 مانگی وەرزی زستان بوو. و ئێستاش با پێکەوە پەرتووکی کوردی دەربێنین و بیکەینە سەر وانەی وەرزەکان. ئەوە من پەرتووکی کوردیمم کردووەتەوە و ئێوەش بە هەمان شێوە پەرتووکەکەتان بکەنەوە و بیکەنە وانەی 34 کە لەم وانەیەماندا باس لە وەرزەکان دەکەین. هەروەک پێشتریش باسمان کرد، وتمان هەر ساڵێک لە 4 وەرزی جوان پێک دێت. وەرزەکان چی و چی بوون؟ بەهار، هاوین، پاییز، زستان. وتیشمان هەر وەرزێک لە 3 مانگ پێک دێت و ناوی هەرێک لە مانگەکانیشمان وت. جارێکی دیکەش ناوی هەرێک لە مانگەکانی وەرزەکان دووبارە دەکەینەوە. ئێوەش لەگەڵ من جارێکی دیکە بیخوێننەوە. مانگەکانی بەهار، نەورۆز، گوڵان، جۆزەردان. مانگەکانی بەهار، نەورۆز، گوڵان، جۆزەردان. پاشان مانگەکانی هاوین، پوشپاڕ، خەرمانان، گەلاوێش. جارێکی دیکەش مانگەکانی هاوین، پوشپاڕ، خەرمانان، گەلاوێش. زۆر باشە. وەرزی دواتر مانگەکانی پاییز، ڕەزبەر، گەڵاڕێزان، سەرماوەز. جارێکی دیکەش مانگەکانی پاییز، ڕەزبەر، گەڵاڕێزان، سەرماوەز. پاشان مانگەکانی زستان، بەفرانبار، ڕێبەندان، ڕەشەمێ. مانگەکانی زستان، بەفرانبار، ڕێبەندان، ڕەشەمە. کەواتە ئێمە لەم وانەیەدا فێری ئەوە بووین کە هەر ساڵێک 4 وەرزە و هەر وەرزێکیش لە 3 مانگ پێک دێت و پاشە ناوی هەرێک لە مانگەکانیش فێر بووین. شیرینەکانم، ئێوە لە دوای ئەوەی کە چەند جارێکی دیکە ناوی مانگەکان و وەرزەکانتان خوێندەوە، دەفتەری ڕێنووستان بکەنەوە و ناوی وەرزەکان لەسەر دەفتەری ڕێنووس بنووسن لەگەڵ ناوی هەرێک لە مانگەکان. و پاشان حەستان لە کام وەرزە بوو، حەستان لە وەرزی بەهار بوو یاخود هاوین یاخود پاییز یاخود زستان، لەسەر دەفتەری ڕێنووس وێنەی ئەو وەرزەم بۆ بکێشن. و پاشان دێنە پەڕەی دواتر. لەم پەڕەیەماندا 2 چالاکیمان هەیە. چالاکی یەک پێمان دەڵێت ئەم وشە و ڕستانە بخوێنەوە. ئێمەش بخوێنینەوە. تۆش لەگەڵ من بخوێنەوە: ساڵ، ساڵ، ساڵ 4 وەرزی، ساڵ 4 وەرزی. ساڵ 4 وەرزی جوانن، ساڵ 4 وەرزی جوانن. ساڵ 4 وەرزی جوانن: بەهار، هاوین، پاییز، زستان. ساڵ 4 وەرزی جوانن: بەهار، هاوین، پاییز، زستان. یەک جاری دیکەش دەیخوێنینەوە: ساڵ، ساڵ 4 وەرزی، ساڵ 4 وەرزی جوانن. ساڵ 4
وەرزی جوانن بەهار، هاوین، پاییز، زستان. زۆر باشە. پاشان دێینە چالاکیی دووهەم. لەم چالاکیەدا ناوی سێ لە مانگەکانی وەرزەکان هەیە کە پێمان دەڵێت هەڵی بۆشێنینەوە. سەرەتا دەیکەین بە بڕگا، پاشان دەیکەین بە پیت. یەکەم وشە نووسراوە گەلاوێش. گەلاوێش. گەلاوێش لە سێ بڕگا پێک دێت. یەکەم گا، ئێوەش وەک من بینووسن، گا، لا، ئەوە دوو بڕگا، پاشان وێش، ئەوە سێ بڕگا. گەلاوێش لە سێ بڕگە پێک دێت. گا، لا، وێش. پاشان دەیکەین بە پیت. گێ، ئە، لێ، ئا، و، یێ، ژێ. کەواتە وشەی گەلاوێژمان هەڵوەشاندەوە بۆ پیتەکان کە لە 7 پیت پێک هاتبوو. ئەوانیش گێ، ئە، لێ، ئا، و، یێ، ژێ. گەلاوێش. پاشان وشەی دواتر نووسراوە سەرماوەز. سەرماوەزیش سەرەتا دەیکەین بە بڕگا، لە سێ بڕگە پێک دێت. ئەوانیش سەر، ما، وەز. کەواتە وشەی سەرماوەز لە سێ بڕگە پێک دێت. ئەوانیش سەر، ما، وەز. ئەو پاشان دەیکەین بە پیت، واتە هەڵی دەوەشێنین بۆ پیت. سێ، ئە، رێ، مێ، ئا، زێ. کەواتە وشەی سەرماوەزمان هەڵوەشان بۆ پیتەکان کە ئەویش لە 7 پیت پێک هاتبوو. ئەوانیش سێ، ئە، رێ، مێ، ئا، و، ئە، زێ. زۆر باشە. پاشان وشەی دواتریش ڕێبەندان. ڕێبەندان. ڕێبەندانیش سەرەتا دەیکەین بە بڕگا. ڕێ، بەن، دان. کەواتە وشەی ڕێبەندانیش لە سێ بڕگە پێک دێت. ئەوانیش ڕێ، بەن، دان. پاشان دەیکەین بە پیتەکانی. ڕێ، یێ، بێ، ئە، نێ، دێ، ئا، نێ، کۆتایی. کەواتە وشەی ڕێبەندانیش لە 7 پیت پێک هاتبوو. ئەوانیش ڕێ، یێ، بێ، ئە، نێ، دێ، ئا، نێ. زۆر باشە. و پاشان دەچینە پەڕەی دواتر. لەم پەڕەیەشماندا بە هەمان شێوە دوو چالاکیمان هەیە. لە چالاکی سێهەمدا پێمان دەڵێت ناوی هەرێک لە مانگەکانی وەرزەکان بنووسین. سەرەتا لە ناوی مانگەکانی وەرزی بەهارەوە دەست پێ دەکەین. وەک گوتمان نەورۆز، نەورۆز، گوڵان، ئێوەش بە هەمان شێوە بینووسن، گوڵان، جۆزەردان، جۆزەردان. پاشان ناوی مانگەکانی هاوین دەنووسین. ئەوانیش پوشپار، پوشپار، خەرمانان، خەرمانان، گەلاوێش.
گەلاوێش. پاشان ناوی مانگەکانی پاییز: ڕێزبەر، ڕێزبەر، گەڵاڕێزان، گەڵاڕێزان، سەرماوەس، سەرماوەس. ئەوەش ناوی مانگەکانی پاییز. پاشان ناوی مانگەکانی زستان: بەفرانبار، بەفرانبار، ڕێبەندان، ڕێبەندان، ڕەشەمێ. ڕەشەمە بنووسین یاخو ڕەشەمێ جیاوازی نییە. ڕەشەمێ. پاشان دێینە چالاکی 4 پێمان دەڵێت ئەم بۆشاییانە پڕ بکەوە. یەکەم، ترێ لە وەرزی بۆشایی پێدەگات. ترێ لە چ وەرزێک پێدەگات؟ لە وەرزی هاوین. کەواتە لە بۆشایی یەکەم دەنووسین هاوین. زۆر باشە. دووهەم، هەنار لە وەرزی بۆشایی پێدەگات. هەنار لە چ وەرزێک پێدەگات؟ لە وەرزی پاییز. کەواتە لە بۆشایی دووهەم دەنووسین پاییز. پاشان سێهەم، گوڵ و گوڵزار لە وەرزی بۆشایی زۆر دەبن. گوڵ و گوڵزار لە چ وەرزێک زۆر دەبن؟ بێگومان لە وەرزی بەهار. کەواتە لە بۆشایی سێهەم دەنووسین بەهار. زۆر باشە. و پاشان چوارەم، بەفر لە وەرزی بۆشایی دەکەوێت. بەفر لە چ وەرزێک دەبارێت؟ بێگومان لە وەرزی زستان. کەواتە لە بۆشایی چوارەم دەنووسین زستان. گوڵە جوانەکانم، بابەتی ئەمڕۆشمان هەر ئەوەندەیە. هەر وەک گوتم پێویستە ناوی هەر وەرزێک لەگەڵ ناوی مانگەکان لەسەر دەفتەری ڕێنووس بنووسنەوە و پاشان وێنەی ئەو وەرزێک کە خۆتان ئارەزووی دەکەن لەسەر دەفتەری ڕێنووس بیکەشن و پاشان بەدایە بابە بڵێن ڕسمی بگرێت و بینێرێتەوە بۆ پیجی مارگرێت بۆی کە من ببینم. و پاشان هەموو چالاکیەکانیش وەکو من وەڵام ئەیەنەوە. وانەیە ئەمڕۆشمان تەواو بوو. هەر تا وانەیەکی تر خواتان لەگەڵ.